مزگەوت ئەگەر نوێژی کرد بە تەنها یاخود ئیمام بوو پێویستە سوترە دانێ. سوترە چییە؟ سوترە هەر شتێک بێ کە بەرزایەکەی بستێک بێت کە دیار بێت لە پێشی خۆتەوە داینیت بۆ ئەوەی کەوا مسلمانان لە ناو مزگەوتە بەبەر نوێژەکەتان نەڕۆن. تۆگە سوترە بوو لەو دی سوترەکەوە هەچ کەسێ بڕە عادیە، بەسان زۆر کەس هانەکەی سەیرەکە هەرێتە ناو مزگەوت یەکسەری لەوێ هەر هەنگاوی یەخ لە خواری مزگەوتەکەەوە نوێژدا ئەبەسی. وەختە خەڵک مسلمانان دێن و ئەچەن هەم نوێژەکەی خۆی نەقسە بێ، هەم مسلمانانیش تووشی گوناه و تاوانەکە بۆی بەبەر نوێژیا بڕۆن یاخود ڕێگری لە خەڵکەکە. بۆیە ئینسان ئەگەر نوێژی کرد مەساحەت دوور بوو یا مسلمانان بوو پێویستە سوترەیەک دانێ لەبەر دەمیا بوو ئەوەی مسلمانان لەو دی و سوترەکەەوە بڕۆن. ئەوەی ژەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەبو سعیدی خودری بۆمانە گێڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا صلى أحدكم إلى شيء يسره من الناس فأراد أحد أن يجتاز بين يديه فليدفعه فإن أبى فليقاتله فإنما هو الشيطان. ئەفەرمی ئەگەر یەکێکتان نوێژی کرد ئیمام بووی یاخود بە تەنها بووی لە ناو مزگەوتان نوێژت کرد بە سوترە نوێژکە، و ئەگەر یەکێ هات و ویستی لە بینی خۆت و سوترەکەەوە تێپەڕێ مێڵە دەستی وەڕاگرە و مێڵە تێپەڕێ بەبەر نوێژەکەتان. ئەگەر هەر وازی لێنا دەفعیکە، ئەگەر نا شەڕی لەگەڵ مێڵە سوترە، ئەوە شەیطان. لەمانە فەرموو ئەو کردارە چوون بە بینی سوترەکان من عەمەلی شەیطان، لە کار و کردەوەی شەیطانە. بۆیە ئینسان بۆ ئەوەی مسلمانان احراج نەکا و تووشی گوناهیان نەکا، هەم نوێژەکەی خۆشی بە جوان و پوختی بکە، ئەگەر هاتە ناو مزگەوتەوە زانی مزگەوت خەرەباڵخە یان لە شوێنێکان نوێژی کرد با سوترە دانێ، و ئەگەر ئیمام بوو سوترەی هەبێ. بەڵام بۆ مەئمومین ئەوانەی لە دوای ئیمامەوە نوێژەکەن ئیمام ئەبێتە سوترە بۆیان. مەسەڵەن ئەگەر سەف دوو سەف سێ سەف چوار سەف بوو، ئەگەر کەسێ جێگە نەبوو ویستی بە بینی سەفەکانە بڕوە زۆر عادیە ئەتوانێت بڕوە، سوترەی ئیمامەکە ئەبێتە سوترەی مەئمومەکانیش پێویست بە سوترە ناکا بۆ ئەوە. و لەو مەکروهانە و کۆتایی مەکروهەکان زۆرن، بەڵایتر ئەوەندەی فریا کەوتین ئەوەیە کەوا ئینسان لە کاتی ئەگەر خواردن ئامادە بوو، عین لە کاتی ناخواردن، مەسەڵەن کاتی نیوەڕۆ و ناندانرا و تۆ وەختی نوێژ یاخود ئەتەوێ نوێژ بکەیت و تەنگاوی، ئەلەو دوو حاڵەتە پێویستە ئینسانی موسڵمان بڕوا بەلای خواردنەکەیەوە، خواردنەکە بخوا ئەمجا بچێ و نوێژەکەی بکە. ئەگەر چی بوو؟ ئەگەر مەجال هەبوو چاک بوو یانی نوێژەکەی نائەفەوتە، یاخود کە تەنگاو بڕوا دەستنوێژی تازە کاتەوە بێت و ئەمجا نوێژەکەی بکە. بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی خشوعەکە و دڵنیابوونەکە دڵەکەت دائیمەن لە لای خوای گەورە بێ، برسیەتەکە ناوسکت یاخود تەنگاوەکەت خشوعەکەت و ئاگابوون لە نوێژەکەت نەبا، چکە نوێژ ئەوەندە ئەجر و پاداشتی هەیە بۆ تۆ کە ئاگا لێت. ئەگەر ئاگا لە نوێژەکە نەما داڵغەدڕۆی بەس ئەوەیە تۆ فەرزەکەت کردووە، ئەجر و پاداشت بۆ نییە، چکە تۆ ئاگا لە نوێژەکە نەبووە. بۆیە ابن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي إذا وضع عشاء أحدكم وأقيمت الصلاة فابدأوا بالعشاء ولا يعجل حتى يفرغ منه. أفرمي كنوج هات كاتينيش وخواتنيش دان رابو برو بلاي خواتنكو وخواتنكت خواتاتي رخل دعائي ورمونجكت. وأفرمي كان ابن عمر يوضع له طعام، أفرمي ابن عمر خواتني أقول دانا ولو كاتا مسلمانان نيجي عنك قامتي كدو خالد مسلمانان نيجي كبرا أو ناني أخر فلا يأتيها حيا لا أشوفه نيجي كتات نانا بيتي تيرفا وإنه لا يستمع قراءة الإمام هاي زوج جاي في لك كندني إمام وإمام كان نيجي خد أو رأوا خليج خواتنا كي خد خواتنا كي تعاو كل جار.
وهذا إمام مسلمش لو فرمودي أو فرمودكي تري أنا فرمي لا صلاة بحضرة الطعام ولا هو يدافعه الأخبثان. فرمي نويج مكان لكاتك أخواتن تام حاضر برسيتها شو برسيتي أنا جار رجي ددي كل ترى رجي شيتي فيه شو كان برسيت بو نويج بكي نعقال نويج أقل إمامك إيش توزع تريجي كاته ولا واني بعيش خسي فيه شو برسيته وازاين زود تريجي شنيه ولا حالتك ولا هو يدفع ولا كاتك تناوى لو دو حالتها بهي جوري نويج مكان تاوكونه تير أخون ياخد خوتان خالي أخنو دزنوشكي تازة أقرن إلا لحالتك كوا بزاني كاتك كم مثلا أقر بروي دزنوش تازة كيتو نوشكت أفوتي ياخو قلنا نخوان نوشكت أروات أفوتي لو حالتا إنساني مسلمان بلا ترسي أو نوشكي نفوتي أتواني نوشكي بكا دواي بسنانكي خوا ياخد دواي بسي دزنوش بكيتو لحالتك كنوشكي بفوت أقرنا نعنكت بخو يابرو دزنوش تازة كرو